ماوەی چەند ڕۆژێکە سیستەمی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری لە نووسنگەکان ڕاگیراوە لەمە دووە پابەند دەکرێن بە سیستەمێکی دیکەوە کە تێچووی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بۆ 405,000 دینار بەرز دەکاتەوە. نووسنگەکان نیگەرانن لەم سیستەمە نوێ و دەڵێن ئەوەی ئێستا کاری پێدەکرێت لە سلێمانی زۆر پێشکەوتوترە لە سیستەمە تازەکە. خۆ لەگەڵەوەی ئەمە زۆری فەرقی ئەمە ئەو کاتە 12وانەی ئیجباریمان هەبوو لەگەڵ نەزەرەکەمان 50,000 بوو بە هەموویەوە ئەگەر 12وانەکەی لێ خوڕایە فێرخواز 200 تقریبا 56,000 تقریبا 206,000 کە نەک 56,000 156,000 بۆ لێخوڕینەکە 50,000 بۆ نەزەرەکە بوو 206,000 کەوت ئەبێ بە 405,000 ئێمە لە سای 2005 کە لەسەر سیستەمە ئیشەگەین تا ئیسەوە 20 ساڵە. من بە تەحاداوە ئەڵێم ڕووداوەکان لە سلێمانی هەتاکو دەستکاری سیستەمەکە نەکراوە سیستەمەکە نەشێوێنرا چکە بەڕاستی شێوێنرا بەڕێوەبەری هاتوچەکانە هاتن کۆمەڵی خەڵکە هاتن دەستکاریانە کرد گۆڕا پرسیارەکان بە شێوەیەکی نادروست دەستکاریانە کرد ئەژینا باشترین سیستەم بوو لە هەموو عێراقا. ئەم سیستەمە نوێی کە دەهێنرێت بۆ سلێمانی لە هەولێریش کاری پێدەکرێت. ئەوەی جێگەی ڕەخنەی شارەزایانە ئەوەیە ئەم سیستەمە زۆر لە دوای سیستەمەکەی سلێمانیەوە و نازاندرێت کەی لە پشتە و چۆن دەهێنرێت بۆ سلێمانی. پرۆفیشنال لە کوردستانە لە بواری هاتوچۆیان نییە کە بڕوانامەیەکی وهای هەبێ کە بەفعلی لە بواری هاتوچۆ شارەزایەکی وای هەبێ بتوانێت ڕاهێنەری سلێمانی فێرکە بتوانێت زانیاری بخاتە سەر زانیاری ڕاهێنەری سلێمانی چونکە لە ناوچەی سلێمانیە سیستەمێ هەیە لە هەولێر و دهۆک سیستەم نییە وەکو ناوی سیستەم ڕەنگە ئەمەی کە ئەکرێ بۆ ناوچەکانی تری کوردستان تا ڕادەیە باش بێ بەڵام بۆ سیستەمی سلێمانی هێنانە دواوەیە و پاشکەسبوونەوەیە مەمەی کە تازە کراوە هێشتا نەهاتۆتە ئاراوە بەس پێشبینی ناکرێت سیستەمێکی باش بێ لەبەرەوەی کەسی با بڵێن شارەزا و خاوەن بڕوانامە لە بوارەکە هەڵی نەسەنگانە پێشەکە ئەمەیە کە لە ڕووی دەسەڵاتەوە وەزارەتی ناوخۆ ئەم کارەی کردووە و ئەمە ڕەنگە دەرەنجامی تێنەگەیشتن بێ لە بواری هاتوچۆ بەباشی. ئێستا کاروباری نووسنگەکانی فێرکردنی شۆفێری وەستاوە دەبێت بچنە خولێکەوە بۆ ئەو سیستەمە نوێیە بەڵام بەشێک لە نووسنگەکان تا ئێستا ڕازی نین و ڕەنگە لە داهاتوو هەڵوێستیان هەبێت و لە گفتوگۆدان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان. چەند ساڵێکە پارتی وێشێتی بە بەرنامە هەموو سێکتەرەکان و خزمەتگوزاریەکانی حکومەت دەدەن بە کۆمپانیەکانی خۆیان و بە پارەیەکی زۆر زیاتر خزمەتگوزاری دەدەنە هاوڵاتیان تەنانەت تەندروستی و کارەبا و خزمەتگوزاریەکانی پەیوەست بە شارەوانی کە دەبێت لە دەستی دەوڵەت دابن بەڵام ئەوانە دەدرێن بە کۆمپانیەکانی حیزب یا نزیک لە حیزب. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.